بەنامی خوای سپاس و ستایش پێ پەروەردگاری عەزیم و خوای تەعالای بەرزی صلاة و سلام پەیدیدار و وەشەویسیمە محەممەد صلی الله عليه و آله وسلم. وەشەویسەکەم گەرەکمە باس و یۆجە چێوە مهمەکە قورئانی کە سەرنج و مسلماناش کێشتن ئایش بە خزمەتانە باس کرد و کە ئاج یعنی بریتیە جە حکمت دانایەتی فەرماوان شا جاران فڵان کەس دانان فڵان کەس زانان زانا و دانا جیاوازە جاری چانان کەسێوە زانان عالمە بەس هیچ دانان نییە جاری چانان دانان زانایەتی نییە دانایەتی فرە مهمە ئینسانە ئینسانی مسلمان حەکیم بۆ حکمتش بۆ فرە گەورن پێغەمبەریانی صلی الله عليه و آله وسلم فەرماوان الحكمة ضالة المؤمن حكمة دانایەتی بریتین جە چێوە گومبیەکە و مسلمانی دایمە شۆنی شەرەگەڵۆ چکۆنە حکمتش دەستگیر چکۆنە دەستش گنەوە گورچ پەلامار و حکمەتی مەوەن وەلەمێ فەرماوان شا زانا گەورەکەیمان فەرماوان شا حەکیم کێن حکمت کێن حکمت چێشە فەرماوان شا وضع كل شيء موضعه ئانەنە گرت شێوێ وزی یاگەوێش بڕواکەرە حتا قسێنە ئینسانەشم قسەش تاشتێ بە حازرش کردێ بە وەخت وێشەنە یاگێ وێشەنە قسەکە جێبەجێ کرد ئینە نیارەی قسەی یاگێ وێشەنە نیارەی هەر کردەوە یاگێ وێشەنە ئینە کەرۆ چێش کەرۆ دانایەتی و حکمت و ئینسانی دەی خواگیان فەرماوە یؤتى الحکمة من یشاء بزانم بە چێش حکمەتمە دەستگیر بوو جارێ بەشێوە حکمەتی فرە گەورەی خوامەوەش هەنوو خوایە وێش بە ڕەحمەت و وێش بەخشۆش بە بەعزە کەسێوە حکمەت و دانایەتی فەرماوە يؤتي الحكمة من يشاء ومن يؤت الحكمة فقد أوتي خيرا كثيرا خوا وێش مەیلش بە هەر کەسی بۆ حکمت دارش کەرۆ هەر کەسیش حکمت دار بی ئانە خەیرێ فرە گەورەش دەستگیرە بێنە فەرماوە وآتەینا لقمان الحكمة ئێمە حکمەتمان دا بە لقمانی کەوابوو بەشێجە حکمەتی خوامەوە پەنە بەشێترش وێڵ دەستگیرش کردی چەنی دەستگیرش کردمێ یەکەم دانە چنجە خوای فرەتەر ترسی ئەنە زیاتر خوا حکمەت هەڵپەنە عەتا کردو فەرمایشتەوەنە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرماوە رأس الحكمة مخافة الله سەرە و حکمەتی ئەها تیرێ بارە وەرە چەما وێڵ سەرە ڕمەکەش لا بەرزەکەش چێشە مخافة الله ترسای جە خوای ماسە مەلا عەبدولکەریم مدەڕیس شعرێوەشەنە چێوێ جوان فەرماوە کە لە خوا ترسای بە بەرزی هیممەت دڵت پڕ ئەبێ لە نووری حکمت ئەگەر جە خوای ترسای بە هیممەت بەرزی و بە ئازایەتی ئی دڵەو تۆ پڕ بێنجە نور و حکمەتی ئیتر نور و حکمەتی دڵ کە پڕ بێ مێسەر و دەسا مێسەر و زوانی مێسەر و چەما مێسەر و گۆشە هەیئەت و هەیبەتڵ گربوو بە هەیبەت و هەیئەت و حەکیمە دووەم چەند ئیخلاص زیاتر بۆ خوا زیاتر حکمەتڵ مەوپەن فەرمایشتەوەنە فەرماوە هەر کەس چل ڕوێ وەر و خاترە و خوای فرە بە ئیخلاص و ژی و ظهرت ينابيع الحكمة من قلبه على لسانه کانیاوەکێ هاناوەکێ حکمت و خوا جەدڵ شۆمەیە سەر و زوانیشی تێرە قسەوە کەرە و قسەی حەکیمانی قسەی غەڵەتێ مەکرد یەرەم بێدەنگی زوان بێدەنگی چەند بێدەنگ بی زیاتر حکمەتڵ دەستگیر لقمانی حەکیم بەهۆ يعني كباس من لقمان حكيم يعني لقمان دانا بهو تشيشو بيدنجيشو يا مستوى برزيك خوا باسش كرو فرماو اما حكمت ما بنا بخشاو سورة القرآن بناميشو وعزك ايما ارشاد كرو كفرج علماء فرماو پیغمبر نبيان بيو صالح بيان بلام حكمتش قوري بيان حكمت دانايتش بيان وشويسا كم اما کەسی مسلمان مەأمورن مێشم گەڵمی حکمت بێزمەوە تایبەت جەیاونای دینینە وەشەویسەکە نێر و مێماگەرما پێوە واڵە وەشەویسەکە برا عەزیزەکە والله وبالله ئیدینە واجبە سەر و شانێمە یاون مێش یاون بە زارۆڵامە یاون بە دەوروبەریمە کەسێوە هەڵێ وەشن پێ ڕاست کەرمەوە بەڵام گەر بە حکمت فەرمەوە ئودعو إلى سبيل ربك بالحكمة
والموعظة الحسنة دعوة بانقواز كره بحكمة وداناياتي كره زانة نشكري ويتو ياقي ونقصي كريو نا سروي هي من هادئ چنی کەسەکەی بە بەڕەفیق بە وەشەویست کارش بە نەکەرەکە تەئسیر و ئیقسات و سەرشۆ بوو اینجا تاوی بەرەکا خەیری کردی و گیانەکەم تاوی مامۆستا سەعیدی نورسی قسەوە فەرماوە قسەوە فرە عەظیمە جا مامۆستا سەعیدی نورسی کتێبەکە جوان دێوە ڕاستینە کتێبەکە فرە مهمێنێ کتێب ئاپیایە فرە گەورێنێ پێوە فرە عەظیم بیان عالمێ و گەورەنجە کوردستان و تورکیای فەرماوە گەر دڵێ 72 بەرێشتن 72 بەرێ تقدي دي بريوة كريابو تشاقو بركة كريانو وتالو دي بالديجور بركة تريج كرديوه تقلنا دي بريوة دايك وزيانا داخلنا بركة تريج وزارة ونتا لا دائما بريوة رلو ديك كرياب ورو أنا وشبيسكا مثلا جاي كان كابرا قيني جور كوتين تو مبو إنسان قيني وركرو مبو نانا واسشاني بار تو إنساني وسخياني طبيعة الخاصة جا بريوة كرياوه بيجلوه ما كيش بريوة ركا وزيانا رتورن كابرا هنا بين جن ومردك عشان نفرة مهمة يعني كابرا مردك مثلا صفة خرابشان قروا جنكي تاك بيسمى شيء شو بي صفة خراب وده برو باسو خاصة كايش كره يا بيا جاي عشان يجنكش اي جني اي قبل خاصة شهنة تقي بياني شو خرابيو والله بلا إن صفة مشين دائما بيسيون نشو أبزان دي هنگ دائما قلاوة دي شو تنجوان ونازار كل ما جا شو باسي جا قلمي جوانيكا يكتري وين ميو وان ميوه تاخوای گەورە دەرو خەیری ماوانەکەرەوە وەرو ئانەی وەشەویستەکە ئێمە پێویستمە بە حکمت و دانایەتی هەن یانەنە چەنی وێمە چەنی ژنێمە چەنی زاڕۆڵێمە چەنی دەوروبەریمە چەنی هامسامە چەنی قەوم و کەسی کورە عیبەن یعنی کابرای وینونە هەورامی طەبیعەتش نەرمە کەچی چەنی براکەش قسەی مەکرد وەڵا کناچێش دابەشوم منش نەچڕێن مەزا وەڵا باخم بێ سرە ئاوم بێ ئاوەکەش بەردانێ یای چی گولانە زاڕۆڵانێ وەشەویستی و برایەتی و مەحەبەت بینە تێک بوو چەنی بۆچی بچەن وەرو ئانەی وەشەویستەکە ئەم پێویستمان بە حکمەتیان بە دانایی هەن جە گرد و ژیانیمانە تا خوای گەورە دەرو خەیری ماوانەکەرەوە خوا جە گوناهەکان منی تووشمێ جوەش بۆ خوا ئەی کەلیماتێ ماچەندە قبوڵ کەرەوە بەرەو خەیری ماوانەکەرەوە عاقبەتمان خێر کەرەوە وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه